کلیلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لە دەست کاک مەسعودیە ناتوانێت هیچ بکات. کلیلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دەستی سەرۆک بارزانیە؟ بەڵێ، و بەبێ ئەو کلیلە ناتوانێت هیچ بکە. من پەیامم بۆ جمهوریەتی ئیسلامی ئێران ئەوەیە، ئایا باشتر وان نییە کە لەگەڵ ئەو کلیلە گفتوگۆ بکە؟ باشتر نییە لە جیاتی ئەوەی تۆپبارانی ئەو مەڵبەندە مرۆییە ئاشتی خوازە بکە کە لە کاتێکدا تۆپباران دەکرێ هەولێر، سەرۆکی حکوومەتی ئیقلیم دێ خەستەخانەکان دادەمەزرێنێ لە نێزیک سەفارەتی ئەمریکیا. گوناحی من نییە و گوناحی مەهەندسەکەش نییە، گوناحی کەس نییە. لە کاتێکدا شکا ئەو خەستەخانەیە تەنیا خەڵکی کورد و تورکمان و مەسیحی و ئەو هەموو مەسیحیە قوربانیە لێدراون نییە، بەڵکو ئێرانیش دەچێتە ئەو خەستەخانەیە. خەڵکی ئێرانیش لە هەولێر پڕە. ئەگەر بەزەیی بە ئێمەدا نایەتەوە، بەزەیی بەو ئێرانیانەدا بێتەوە کە لێرە دەژین.